الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. ئیمانداران و خواناسانی زۆر بەڕێز، خۆشترین سات لە ژیانی مرۆڤدا بۆ کوڕێک ئەو کاتەیە کە بۆ یەکەم جار ئەڵقەی دەستگیرانی دەکاتە پەنجەی ئەو کچەوە کە خولیای بووە هاوسەری حەڵاڵی بێ و دایکی منداڵی داهاتووی بێ. بەنسبەت کچێکیشەوە خۆشترین ساتی ژیان ئەو کاتەیە کە بە حەڵاڵی مارە دەکرێت بە شەرعی خوای پەروەردگار دەبێتە هاوژین و هاوسەری ئەو کوڕەی کە بە دڵی خۆی هەڵی بژاردووە و دەیەوێت لە دنیا و قیامەتا بەیەکەوە هاوسەر بن و هاوژینی یەکتر بن. بە مەرجێک ئەم کوڕە و ئەم کچە کە دەبنە هاوسەر یەکەم دیندار بن، چونکە ئینسانی ئارەزوو پەرست هاوسەرگیری بۆی تەنها چەند ساتێکە تێر دەبێ و دواتر وەکو ئەمڕۆ بە تەڵاق کۆتایی پێدێ. یەکەم دیندار بن نەک ئارەزوو پەرست. دووەم ژیر بن نەک هەرزە. سێەم دووربین بن نەک ئاخوڕبین. ئەم خۆشیە لە بینی ئەم ژن و مێردەدا بەبوونی منداڵ دەگاتە لووتکە. ئەو کاتی کە یەکەم منداڵ لە نێوانی ژن و مێردا پەیدا دەبێ، بەڕاستی ئەم ماڵە دەگەنە لووتکەی خۆشی. ئافرەتەکە دەبێتە دایک، کوڕەکە دەبێتە باوک، ناونیشان و لەقەبی تازە وەردەگرن. بەڕاستی خۆشترین سات ئەوەیە کە ئینسان منداڵی دەبێ. بەڵام منداڵەکان کە گەورە بوون، کوڕ و کچەکان یان هەیە بەس کوڕی هەیە بەس کچی هەیە هەردووکیانی هەیە، منداڵەکان کوڕ و کچەکان پێنج جۆرن. پێنج جۆر کوڕ و کچ هەیە بۆ دایک و باوکی. بزانە بەڕێزم تۆ لە کامیانی. یەکەمیان لا يفعل ما يأمره به والداه فهذا عاق. هەرچی دایک و باوک پێی بڵێن ئەم نایکە، بەردەوام دەگەڕێ. دایک و باوکی بەچی ئازار بچێژێ ئەوە دەڵێ و ئەوە دەکا. پەنا بەخوا ئەمە عاقە، ئەمە منداڵی خراپە. ئەمە ئەو کەسەیە کەوا باوک و دایک لێی ناڕازین. خراپترین جۆری منداڵە. ئەی گەنج، بۆ ئەوەی عاق نەبی، بۆ ئەوەی منداڵێکی خراپ نەبی، یەقینت هەبێ الأم هي الحنان، الأمومة هي الحنان. دایکایەتی یعنی لووتکەی سۆز و میهرەبانی. قەت بەدووی سۆز و میهرەبانیدا مەگەڕێ لە کتێب و ئەمانەدا، بگەڕێەوە بۆ لای دایکت. الأبوة هي الأمان. باوک پشت و پەنا و ئەمانە. حتا باوکت لە ژیانە بێت تۆ لە ئەمانای و بە پشتت بە قەڵایەکی قایمەوەیە. الأب هو الشخص الوحيد الذي لا يحسد ابنه على موهبته. باوک تاکە کەسە لە ژیاندا، تاکە کەسێک لە ژیاندا کە حەسوودی بە بەهرەکانی ڕۆڵەکەی نابە باوکە، بەس باوکە. ئەینا باوکی لە دەرکە با کەسەکانی تر ناو نەڵێم هەمووی دەکرێت ڕۆژێک حەسوودیت پێبەرێ، لە دڵەوە نیگەران بێ کە تۆ ئەو بەهرەیەت هەیە، بەس باوک نەبێ. باوک هەموو باوکێک حەز دەکا کوڕەکەی کچەکەی لە خۆی باڵاتر بێ، لە خۆی زیرەکتر بێ، لە خۆی دەوڵەمەندتر بێ، لە خۆی ناودارتر بێ. بزانە کاتێک کە باوک و دایکت ڕەخنە لێ دەگرن ئەزیزم، دڵنیا بە ڕقیان لێت نییە، بەخوا حەز دەکەن باشتر بی. زۆر کەسەیە کە ڕەخنە لێ دەگرێت بۆ ڕوخاندنتە، بەڵام دایک و باوک نەبێ. دایک و باوک کە ڕەخنە لێ دەگرن تەنها لەبەر ئەوەیانە باشترت کەن. دەیانەوێت ئەگەر باشی باشتر بی، ئەگە خراپی بگەڕیتەوە بۆ ڕێگەی ڕاست و باش. کاتێک کە باوک یان دایک بە بێدەنگی تەماشات دەکا، دڵنیا بە بیر لە دوا ڕۆژت دەکاتەوە. ئەترسێ لێت، مەترسی هەیە، بیر لە دوا ڕۆژت دەکاتەوە، بۆیە ئاو بە بێدەنگی سیرت دەکا. بۆیە خاڵی یەکەم خوا پەناماندا ئەو کەسانن کە عاقون لیوالیدەینن. بزانێ باوک و دایکی بەچی ناڕەحەتە ئەوە دەکا و چی ئەمر پێ بکەن نایکە. دووەمیان يفعل ما يؤمر به ولكن يتبعه بالمن والتأفف فهذا يأثم. باوک و دایک چیان پێوە دەیکا،
بە قسەیان دەکا کارەکە دەکا بەڵام منەتیان بەسەرا دەکا ئەوە نیان بە چاوە ئەداتەوە لەبەر خاتی تۆ نەبووە وام نەدەکرد و بە ئۆف لە دەستان و وەڕز بووم کارتان تەواو نەبوو ئەمیشە تەواو نەبوو ئەمە هەرچەند بە قسەی دایک و باوکی کردووە بەڵام پەنا بەخوا گوناهبار دەبێت ئەمە جۆری دووەم کە گوناهبار دەبێت چونکە نەیهێش باوک و دایکی دڵخۆش بن بە منەت لەسەر نان هەروەها بە ئازاردان و بە ئۆف و ئازار لەدەست دەربڕین سێمیان يفعل ما يؤمر به وهو كاره فهذا لا يؤجر ئەوەی باوک و دایک پێی بڵێ دەیکا بەڵام بەنابەدڵی وەکو ئەوەی بە زۆر پێی بکەن هەروەها بەنابەدڵیەوە دەیکا وەکو ئەوەی بە زۆر پێی بکەن والحاصل ناهێڵە دایک و باوکەکە گەشە بە دڵیان نابێ و دڵیان خۆش بێ ئەم کەسەش فهذا لا يؤجر زانایان دەفەرمون خێری ناگاتێ یعنی منەتیشیان بەسەرا ناکە و ئۆفیشە لە دەست دەرنابڕێ و بێزاریان ناکە بەڵام لە دڵەوە خۆشحاڵ نییە لە دڵەوە باوک و دایک کە سەیری نێوچاوانی کردی ئەزانێت بە دڵی شەکەت کردووە یان لە ناڕەحەتی و بە زۆرە ملێی کردوتە ئەمە ئەجری دەست ناکەوێت ئەم سێ جۆرە لە کوڕۆک لە کچ بەرامبەر دایک و باوک بەڕێزان دەکرێت ڕۆژێ زۆر دەوڵەمەند بن دەکرێت دەوڵەمەند و پارەدار بن دەکرێت پلەدار بن دەکرێت بڕوانامەی باڵاشیان هەبێ بەڵام دڵنیاتان دەکەم دڵخۆشی بە خۆیانەوە نابینن چونکە نان هێش دایک و باوکیان لە دنیادا دڵخۆش بن ئەمە ئینزارێکی گەورەیە ئەمە بۆ منە بۆ تۆیە بەڕێزان ئامادەبوانی ئەم وتارە بینەرانی بەڕێز لەم سیانە نەبی ئامان ئەی نادڵخۆشی لە ژیانە بەخۆتەوە نابینی جۆری چوارەم ئەو کەسانن يفعل ما يؤمر به عن طيبة نفس فهذا يؤجر ئەوەی کە دایک و باوک فەرمانی پێدەکا بۆ کردن بە ئەو پەڕی دڵخۆشیەوە ئەنجامی دەدا عن طيبة نفس يعني حەز بە مرتاحی دەکات چونکە ئەمری باوک و دایکی جێبەجێ کردووە ئەم کەسە پاداشتی هەرە گەورەی لای خوا بۆ نووسراوە سێمیان پێنجەم يفعل ما يؤمر به والداه ئەو شتەی کە باوک و دایک فەرمانی پێکردووە دەیکا قبل أن يؤمر به پێشەوەی باوک و دایکی قسە بکات یعنی هەر سەیری کرد بە چاوی دایک و باوکی بە هەڵسوکەوتی ئەزانێت دایکی یان باوکی حەزی بە چ کارێکە پێش ئەوەی بیڵێ ئەچێت جێبەجێ دەکات پێش ئەوەی دایک و باوک بڵێ ڕەفاقەتی فڵان کەس مەکە هاتوچۆی فڵان کەس مەکە مەچۆ بۆ فڵان شوێن پێش ئەوەی بە قسە پێی بڵێن ئەم ناچێ بۆ ئەو شوێنە وازی لێدێنێ فهذا بار موفق ئەم کەسە ئینسانێکی چاکەکارە و سەرکەوتووە لە ژیاندا ئەمە بیر الوالدینە بەڕێزان بیر الوالدین کە لوتکەی چاکەکاریە لەگەڵ دایک و باوکە ئەوەیە پێش ئەوەی باوک یان دایک قسەیەک بکە تۆ کارەکە جێبەجێ بکەی پێش ئەوەی بڵێ مەیکە بزانی لە دڵەوە پێی ناخۆشە تۆ جێبەجێ نەکەی تۆ نەیکەی تووڕۆ لەو شوێنە نەکەی ئەمە بیر الوالدینە بۆ مافی دایک و باوک بەڕێزان بۆ ئەوەی کەسێکی سەرکەوتوو بین لە ژیاندا موفق بین لە جۆری چوارەم و پێنجەم بین نەک یەکەم و دووەم و سێیەم با بچینە خزمەت قورئانی پڕبەرەکەت و بەخشش لە سوورەتی ئەلیسرا ئاەتی 23 و 24دا لەو دوو ئاەتەدا پەروەردگار دەفەرمێ چۆن عیبادەتی خوا واجبە لەسەرت ئاواش گوێڕایاڵی دایک و باوک واجبە لەسەرت گوێڕایاڵی دایک و باوک سونەت نییە واجبە وقضى ربك ألا تعبدوا إلا إياه پەروەردگار بڕاندوویەتیەوە بڕیاری کۆتایی داوە جگە لە الله سبحانه وتعالى نابێ هیچ کەسێکی تر بپەرسترێ نابێ عیبادەت و بەندایەتی بۆ جگە لە الله بکرێ بە تاکو تەنها بیناسی شایەتمانی پێبێنی و عیبادەتی بۆ بکەی هاو بەشی نییە وبالوالدين إحسانا هەروەها بە چاکەکردن بە چاکەکاری لەگەڵ دایک و باوکدا جا هەموو جار عەرزی جەنابتان دەکەم کە قورئانتان خوێندەوە وشە بە وشە بەڵکو پیت بە پیتی قورئانەکە لەسەری بوەستن لێرەدا نەیفەرموو وبالوالدين إحسانا فەرمووی وبالوالدين إحسانا نەیفەرموو إلى الوالدين إحسانا ئەها یەک وشەی قورئانی یەک پیت دەبێت لەسەری بوەستی
فەرمووی بالوالدین ئیحسانا نەیفەرموو ئیلە الوالدین ئیحسانا. جیاوازی ئەم دوانە چییە؟ خۆ ئەگە بیکەی بە کوردی هەردووشیان یعنی چاکەکار بە لەگەڵ دایک و باوکتدا، بەڵام نا زۆر یان فەرقە. بالوالدین ئیحسانا یعنی مادیەن خزمەتی دایک و باوکت بکە، لە خزمەتی دابە، کاسپی بکە و پارەکە بخە دەستیەوە، نەهێڵی محتاجی دەستی کەس بێ، نەینێری بۆ خەڵوەتگەی پیری و خۆت خزمەتی بکە، خزمەتکاری بۆ مەگرە، خزمەتکاری بۆ مەگرە، خۆت خزمەتی بکە. هەروەها لە ڕووی معنەویەوە بالوالدینی یعنی بەردەوام تەوقیریهما، بە گەورە تەماشایان کە، وابزانە گەورەترین پاشا و دەسەڵاتدار و سەرۆک ئەو وەڵکوداکەی تۆیە. وبالوالدين إحسانا يعني توقيرهما احترامهما بردوام احترام وريزيان ليبقرا، والنزول عند رغبتهما باوكو داك حزي لهشتك بو أوبكا، وامتثال أمرهما فرمان كان ينجب جيبكا. أما وبالوالدين إحسانا أو إخوة أمري بيكردو آوا مادي ومعنوي لخزمتي عندابا أيقا بيفرموا إلى الوالدين إحسانا يعني بس بپارە لە خزمەتیان دابا، بەس لایەنە مادیەکەی. بۆیە ئەگەر کەسێک هەرچی باوکو دایکی لە پارە، لە جلوبەرک، لە ئۆتۆمبیل، لە خانوو، لە خواردنی خۆش بۆی دابین کرد، خزمەتکاری بۆ گرت، کەسێکی بۆ بەکرێگرت و وتی دایک و باوکم بە پیری خزمەت کەو لە خزمەتیان دابا، بەڵام ڕێزی لێ نەدەگرتن، بەڵام پارەکەی بۆ فڕێ دەدان، بەڵام سەردانی نەدەکردن، بەڵام بە گەورە تەماشای نەدەکردن، بەڵام لیان تووڕە دەبوو، ئەوە ئاەتەکەی جێبەجێ نەکردووە. کەواتە خزمەتی دایک و باوک ئیلە الوالدین نییە، بالوالدینە، هەم لە ڕووی مادیەوە هەم لە ڕووی معنەوی و نەفسیەوە ئەبێتۆ لە خزمەتیان دابی. سەرنج بدەن دەفەرمێ وبالوالدین ئیحسانا، نەیفەرموو وبالئەبەوەین ئیحسانا. سبحان الله ئەم قورئانە چەند وردە. وبالوالدين إحسانا لقل وبالأبوين إحسانا جیاوازیان لە نێواندا چییە؟ حەزەکەم هەمیشە ئاشناتان کەم بە قورئانی پڕ بەرەکەت و بەخشش ئەمجا زیاتر گەورەی ئەم قورئانت بۆ دەردەکەوێت. بەڕێزان وبالوالدين والدين يعني لە ویلادەوە هاتووە. پەروەردگار لەڕێی ئەم وبالوالدين ئیحسانەوە پێمان دەڵێ بەردەوام لەبەر حرمەتی دایک وشەی وبالوالدين پێشکەوتووە. هەموو قورئان بەڕێزان بخوێننەوە نەهاتووە وبالئەبەوەین ئیحسانا، لە بالئەبەوەین ئیحسانا لە قورئانە نییە، هەمووی وبالوالدین ئیحسانا بۆ لەبەر حرمەتی دایکت. ئەها بەردەوام دایک حرمەتی لە پێش باوکەوەیە، چونکە زۆر پێتەوە ناڕەحەت بووە. یەک نیشانە کە تۆ لە دایکت دەبێەوە بەڕێزان دیقەتی جەستەی خۆت بدات، خۆت دوای وتار سەیرێکی خۆت بکەو بەبیر خۆتی بخەوە. یەک شوێنێک لەناو جەستەی ئێمەدا لە دوای لەدایک بوونماندا ئاسارەکەی دەمێنێتەوە، شوێنەواری دەمێنێتەوە. ئەزانن چییە؟ ئەویش بڕینی ناوەکتە. هەمومان ناوەک کە لێرەدایە لە دوای لەدایک بوون لە دایکت کە بوویتەوە ناوکت دەبڕن. ئەم شوێنە ئەم برینە هەر وەکو خۆی دەمێنێتەوە تا مردنت، وایە یاننا؟ بۆ ئەوەی هەمیشە هەر ئاوا سەرت داخست سەیرێکی ناوکی خۆت بکەی، بڵێ ئەم ڕۆژە بوو کە من لە دایکمەوە هەموو خۆراکێکم لە ڕێگەی ئەم پەتکە وەردەگرت، لە ڕێ ئەم بۆ ڕێوە من لە ناوسکی دایکمدا نۆدانەمانک لە دایکمەوە خۆراک و پێویستی و هەناسەم وەردەگرت. قەت لەبیرن نەچێ. بۆیە شوێنەواری ناوک هەر دەمێنێتەوە و ئەوەی تۆ دەرس و عیبرەتی لێوەرگری، ئاگال لێبێ. بۆیە قورئان دەفەرمێ وبالوالدین ئیحسانا، دایک و باوکت تەنها لە بواری میراتە کە کەوتە سەر باری دابەشکردنی پارە و سامانی دوای مردن، وەلیئەبەوەیهی، هەها قورئان لێرەدا باوکی باس کرد، چونکە باسی دوای مردنە، چونکە باسی پارە و سەروەت و سامانە کە باوک زیاتر کۆی کردوێتەوە، وەلیئەبەوەیهی. بەڵام وبالئەبەوەین ئیحسانا لە هەموو قورئانە بیخوێننەوە تیان نییە. خوا دەفەرمێ بەتایبەت ئاگال لە دایکت بێ. ئیما یەبلوغەن عیندەکە الکیبەرە، ئەگەر هاتوو دایک و باوکت بە پیری کەوتنە لای تۆ، ئەحەدوهما ئەو کیلاهما، یەکیان یان هەردووکیان، فلا تقل لهما ئوف ولا تەنهەرهما، ئاگال لە زمانت بێ. پیر وەکو منداڵ وایە، باوک و دایکت یەکیان یان هەردووکیان بە پیری کەوتنە لای تۆ خزمەتت دەکردن و لە خزمەتیاندا بووی، ئاگاد لە زمانت بێ، نەڵێ ئۆف،
نەڵی وەڵڵاهی بێزار بووم لە دەستان، وەڵڵاهی داواکاری ئێوە تەواو نابێ، وەڵڵاهی تێن ناگەم چیت دەوێت، نەکەی وا بڵێ وەلا تەنهەرهوما، پەروەردگار دەفەرمێت تێڕان نەخوڕی، وابزانی لە کەسێک تووڕە دەبی، تووڕە مەبە، قسەی توندی لەگەڵا مەکە، تۆنی دەنگت تون نەبێ لە کاتی قسەکردن لەگەڵ دایک و باوکتدا، وەلا تەنهەرهوما پیاندا هەڵمەشاخێ. ئەمجا قورئان وردیەکەی لەوەدایە پێمان دەڵێ هیوا هەیە قەت بە دایک و باوکی ناڵێ لێت بێزارم، قەتیش دەنگیان بەسەرا بەرز ناکاتەوە، پیانە هەڵ ناشاخێ و لیان تووڕە نابێ، بەڵام بەداخەوە قسەی خۆشیان لەگەڵا ناکە. قورئان دەفەرمێن نەک نابێ قسەی ناخۆشیان لەگەڵا بکەی و لیان تووڕەبی و بێزاربی لێیان، نابێ داژنیشی دانیشی بە دیار تەلەڤیزۆن و ئایپاد و موبایلەکەتەوە بیهێنی و بیبەی ئەو دایک و باوکە پیرە لەوێن، جا باوکو دایکی پیر زۆریان حەز لە قسەیە، حەز دەکەن شت بزانن، چونکە وەکو جاران خۆیان ناچنە کۆڕ و مەدیسی خزم و کەس و کار و برادەر و دۆست و وڵاتەوە، حەزیان لە پرسیاری زۆرە، حەزیان لە قسەی زۆرە، وەکو مناڵ زۆر دەپرسن و معلوماتیان دەوێت، نابێت تۆ دانیشی خۆت مەشغوڵ کەی و قسەیان لەگەڵا نەکەی، ئەبێ وەقل بەردەوام قسەیان لەگەڵ بکە، بەڵام چۆن قسەیەک وەقل لەهما قەولا کەریما، لوتکەی جوانی، کەریم یعنی لوتکە لە جوانیدا، يعني قولا حسنا جميلا لينا، او قسەی لەگەڵ دایک و باوکت کردت دەبێت پاکەتی هەڵی بژێری، حسنا قسەکە تابڵی جوان بێ، جەمیلا زۆر قسەیەکی هەڵبژاردە بێ، لەینا زۆر بە تۆنێکی دەنگی نەرم پێیان بڵێ، ئایوە قسە لەگەڵا دەکە ئەوەندە زمانەکەی شیرینە هەست بە مرتاحی دەکەی، ئەبێ ئەو قسەی کە لەگەڵ دایک و باوکتا دەیکەی جیاواز بێ لەگەڵ قسەی خەڵکیدا، لەگەڵ قسەی خەڵکا جیاواز بێ. عەطای کوڕی ئەبی ڕەباح دەفەرمێ لا تسميهما وقل لهما قولا كريما، دەفەرمێ مەبەستی ئەوەیە قەت دایک و باوکت بە ناوی خۆیان بانگ نەکەی، قەت نابێ دایک و باوکت بە ناوی خۆیان بانگکەی، فڵان ئەحمەدی باوکم مەحموودی باوکم ئاوانەڵێ، نابێ بڵێ عایشەی دایکم فڵان نازداری دایکم، ناوی دایک و باوکت نەڵێ بە ناوی خۆیانەوە ناویان نەی، ولا تكنهما، نابێ پێیان بڵێ حاجی، نابێ پێیان بڵێ حاجی ژن، نابێ بڵێ مەلا بە باوکت، نابێ بڵێ شێخە، ئەمانە قەدەغەیە بەرامبەر بە دایک و باوکت، بۆ هەر خەڵکێکی تر بەکاری دێنی، بەڵام بۆ دایک و باوکت حرامە. ئای بەڕێزان چەند ناڕەحەت دەبم، هیوا هەیە دەست لەسەر چاو تەحیە کردوو وشەیەک بەدەمیادە ڕۆژی 100 جار دووبارەی دەکاتەوە بەرامبەر بە کەسێک کە ناوسکی پڕە لە پیسایی دوو لە ڕووی جەنابتە، نەعوذ بالله پێی دەڵێ گەورم ڕۆژی ئەم وشەیە 100 جار دەڵێ، کەچی کە تووشی باوکی دەبێ وازانە خزمەتکارە، ئەڵێ حاجی ژنی دایکم، حاجی باوکم، حاجی وای کرد، دەفەرمێ وەقل لەهما قەولا کەریما، باوک دڵی بەوە ئازار دەخوا، بێ بڵێ باوە گیان، باوکە گیان، دایە گیان، نابێ بە حاجی و کاک فڵان کەس و باجی فڵان کەس بانگی دایک و باوکت کەی، حەیفە تۆ بۆی معاشێکت بەدەست خەڵکی ژنیە، یەک پلێ لە تۆ بەرزترە لە ڕووی سەر بازی شتێکەوە، گەورەتە داوەشەی، کەچی بەرامبەر بە دایک و باوکت جارێک نەتوتۆ تاجی سرم دایکمە، تاجی سرم باوکمە. هەروەها ئەبێ بڵێ یا ئەبەتاه یا ئوماه، عەطای کوڕی ئەبی ڕەباح دەفەرمێ کە باوکت نابێ بڵێ باوکە، بڵێ بابە گیان، نابێ بڵێ دایە، ئەبێ بڵێ دایە گیان، دایە گیانەکەشی لەگەڵا بێ، ئەینا قەولەن کەریمە نییە، ئەگەر لێبێ بەڕێزە ئەم بابەتێ قورئانە، ئەمە کەلامی خوای پەروەردگارە. پەروەردگار ئەم قورئانەتان کە خوێندەوە هەموو شتێکی بۆ ڕوون کردوینەوە، ئەفەرمێ قسە لەگەڵ خەڵکا کرد، وەقولوا للناس حسنا، لەگەڵ هەموو خەڵکا با زمانت نەرم بێ، با قسەت جوان بێ، بەڵام نابێ لەگەڵ دایک و باوکتدا حسنا بێ، بۆ دایک و باوکت حسنا قەدەغەیە، وەقل لەهما قەولا کەریما، ئەبێ لە لوتکەی جوانی قسەکاندا بێ، بۆ خەڵک ئەوەندە مەسئول نی ورد بیبێەوە لە قسە، بەس جوان بێ، ئازاردەر نەبێ، بریندارکەر نەبێ، دڵڕوشێنەر نەبێ، لەگەڵ هەموو خەڵکیدا قسەی جوان بکە، بەڵام لەگەڵ دایک و باوکتا قەولەن حەسەنەن نا، لەگەڵیاندا قەولەن کەریمە،
قورآن هەموو شتەکانی یەکلایی کردوێتەوە چونکە لە دوای خوای پەروەردگار بەس دایک و باوکە ئازاری بە تۆ کێشتووە بەخوای هیچ کەسێک نییە حەز بە سەربەرزی بکە بە ئەندازەی دایک و باوکت لە کاتی شکستە هیچ کەسێک هیچ هاوڕەیەک هیچ دۆستێک هیچ خزمێک هیچ نزیکێک نییە بە ئەندازەی دایک و باوکت ئازار بەجگەری بگە بە شکست و بە نەهامەتی تۆ بۆیە نابێ ئەوانە وەکو خەڵکی تر قسەیان لەگەڵا بکەیت واخفض لهما جناح الذل من الرحمة وقل رب ارحمهما كما ربياني صغيرا واخفض لهما جناح الذل من الرحمة باڵی میهرەبانیان بە زەلیلی بۆ ڕابخە بەڵام هم من الرحمة يعني لە ڕووی میهرەبانیەوە لە ڕووی بۆ دڵسۆزی بۆ دایک و باوکەوە چۆن ئەها دایکەکە باوکەکە بۆ بەچکەکەی ئاوا باڵەکەی دێنە بەسەریا و ژێر ئامێزی خۆی دەدا و سۆز و بەزەی لێ دەبارێ دایک و باوکت وەکو ئەو منداڵ و بەچکە ساوایان لێ هاتوێتەوە ئەوا باڵی بەزەیان بەسەرا بدە بەڵام من الرحمة قورآن چەند وردە نەک من الخەوف ئەو المداهنەتی نەک لە ترسی خەڵک بێ لە ترسی لۆمەی خەڵکی وایە باوکو دایکی فەقیرە پیر بووە لەلایەتی خزمەتیان دەکا ئەزانی بۆ خزمەتیانەکە ئەڵە بەیانی کە مردن حەیام دەچێت بەو خوایە لەبەر حەیات چوونی بەردەمی خەڵکت بێ ئەجر لای خوا نییە نەعوذ بالله ئەبێ من الرحمة چونکە ئەوانە بەزەیترین کەس بوون لە دوای خوا بۆ تۆ دەبێت تۆش ئاوا لەبەر ڕەحم و بەزەیەک کە لە دڵ تا بەرامبەر دایک و باوکت چاکیان لەگەڵا بکەیت نەک من الخەوف نەک لە ترسی لۆمەی خەڵک ئەوی المداهنەتی یان خۆ بەڕواناندن هیوان بینی و خزمەتی دایک و باوکی دەکا بۆ ئەوەی خەڵک بڵێن ئەی ڕەحمەتی لێبێ بەخوا چاک خزمەتی دایک و باوکی کرد ربكم أعلم بما في نفوسكم خوا دەفەرمێ خوا ئاگەی لەوەی ئێرەتانە تەواوی خزمەتی دایکت بکەی مادی و معنەوی ئێرەت خاوێن نەبێ لای خوا ئەجرن نییە ئەبێ من الرحمة لە سۆز و میهرەبانی و ئەو پەڕی خۆشەویستیدا ئەها چۆن باوەش بۆ منداڵەکەت دەکەیتەوە هیچ ئیشێکت بە منداڵە ساواکەتە هیچ تەماحێکت تایەتی نەبەخوا بەس لەبەر خۆشەویستیە دایک و باوشیش کە لە ئامێزت گرتن بەو پیریە و بردن بۆ سەر ئاو هێناتنەوە بردن بۆ عیادە و بۆ دکتۆر و پیسیەکەی دەم و قورگت خاوێن کردەوە چۆن منداڵەکەت لەبەر خۆشەویستی لە ئامێز گرتووە دەبێت بەس لەبەرەوە خۆشەویستیە بێ لە ترسی لۆمەی خەڵک نەبێ بۆ ئەوە نەبێ خەڵک مەدحت بکا بڵێن بەخوا جوان خزمەتی دایک و باوکی کرد ئەی ڕەحمەتی لێبێ ئەگەر لەبەر ئەوە بۆ ئەجر نییە بەس دەبێت لەبەر خۆشەویستی خزمەتی دایک و باوکت بکەیت دعاء بۆ بکەی وقل رب ارحمهما يا ربي خوای ڕەحم بە دایک و باوکم بکەی كما ربياني صغيرا جاگە وتت بەس وتت ربي ارحمهما خوای ڕەحمیان پێ بکەی نەوە دایک و باوکت وا بزانن دوعای مردنیان لێ دەکەی ڕەحمیان پێ بکەی و ڕزگاریان کەی و بمرن نە كما ربياني صغيرا وەکو ئەوان منیان پەروەردە کرد بە منداڵی دایک و باوک کە منداڵ پەروەردە دەکات لە مناڵیان بەردەوام ئاواتی چی بۆ دەخوازێ ئاواتی تەمەندرێژی و پڕبەرەکەتی و تەندروست باشیان بۆ دەخوازێ تۆش دەبێت دوعا بکەی بڵێ خوایە ڕەحم بە دایک و باوکم بکەی یا ئەڵڵا ئەم بەرەکەتەم لێ وەرنەگریەوە لەم ماڵەیە خوا دایک و باوکم بۆ بێڵی تەمەنیان پڕبەرەکەت کەی تەمەنیان درێژتر کەی خوایە تەندروست باش و دڵخۆشیان کەی دایک و باوکم ئێوە ڕەبەرەکەتی ئەم ماڵن بەس دوعا دەکەم خوا ئەم بەرەکەتە لە ماڵەکەم نەباتە دەرێ ئەبێ ئاوا دوعایان بۆ بکەی جا بەڕێزان بە ئەندازەی باوکو دایک کە پێویستی بە ماڵی منداڵەکانێتی بە تایبەتی لە کاتی پیریدا کە خۆی کار و کەسابەتی نەماوە داهاتێکی نییە لەو کاتەدا زیاتر پێویستی بە زمانی شیرینی تۆیە ها وقل ولا تنهرهما ولا تقل لهما أف ولا تنهرهما ئەمە بەچی دەکرێت بە زمان نەکەی بە زمان ئازاریان دەی أي وقل لهما قولا كريما وقل رب ارحمهما كما ربياني صغيرا دعاء خير يا بوكا وشيء جوان بلا ما تشي أهم زمانه بويا قرآن ده سورة الإسراء آياتي 23 و 24 ده فرمي لهموش تيك زياتر أقل لزمان دبي بو خواه دایک و باوک بقمچی لی دی پی خوشتره لوی که واقعیشی ناخوشی پی بلی لوی که بزمان بیت زینی بخوا دایک و باوک همو سرت و سامانی دنیای خوتی بدیتیه بلان بزمان قصی خوشی لگلانکی هیچ دلی پی خوش نیه بلام نانو آوی بدیتیه حرمتت هبه لگل یا زمانت شیرین بی دعای خیلی هم باب کی اوی که قرآن که فرموی دایک و باوک ازن همو دنیای تو با پیشکشت کردن با تایبەت ئاگامان لە زمانمان بێ با خۆمان لە خزمەتی دایک و باوکمان دابین داواکارم لە خوای پەروەردگار یا ڕەبی خوا ڕەحم بە ئێمە و دایک و باوکمان بکەی یا ڕەبی خوا لە گوناهی خۆمان و دایک و باوکمان خۆش بی
یا ڕەبی خوایە دایک و باوکی ئەو کەسانی کە لە ژیاندان خوایە تەمەند پڕبەرەکەتیان کەی تەندروست باشیان کەی دڵخۆشیان کەی ئەولادیان ساڵح کەی یا ڕەبی خوایە هەر کەسێ دایک و باوکی لە ژیاندا نەماوە لە گۆڕدایە یا ڕەبی خوایە لە دایک و باوکی هەموو لایەک خۆش بی ڕحم بە حاڵمان بکەی یا ئەڵڵاه دایک و باوکم لێمان ڕازی بوو بێ و خوایە ئەولادەکانی ئێمەش ساڵح بن و بۆمان باش بن خوایە لە عقوق الوالدین بە دوورمان کەی لە سێ کەسی یەکەم کە باسم کرد خوایە لەو سیانە دەبین و ڕەنج بە خەساری دنیا و قیامەت نەبین یا ڕەبی خوایە لە دووی کۆتایی لە پێنجۆری منداڵ خوایە ئێمە لەو دوانە بین و پاداشتی لای تۆمان هەبێ و یا ڕەبی خوا لە بیر الوالدین حسابمان بکەی شیفای نەخۆشەکانمان بدەیت یا ڕەبی خوا شیفای نەخۆشەکانمان بدەیت دڵبەخەمەکانمان دڵخۆش بکەی ڕەحم بە حاڵی هەموو لایەکمان بکەی آمین آمین والحمد لله رب العالمين.